ئێرە نە سووریایە و نە عێراق، باکووری کوردستانە. نزیکەی مانگێکە دەنگی تۆپ و تانک بەشێکن لە ژێیان ڕۆژانەی دانیشتوانەکەی. کاتێک تورکیا لە تەمووزی ئەم ساڵدا هێرشەکانی بۆ سەرپەیەکە دەست پێکردەوە، دەویست بە بەردۆمانی قەندیل و چیاکان شەڕی گەریلاکان بکات، بەڵام ئێستا سەنگەرەکان لە ناو شارەکاندان. دۆخێک وەک لە میدیاکانی ئەو وڵاتە دەڵێن تورکیا هەرگیز چاوەڕوانی نەبوو. لە ئێستادا لە 6 شار و شارۆچکەی باکووری کوردستان شەڕ بەردەوامە، ئەوانیش بریتین لە ناوچەی سوور و فارقی شاری ئامەد و شارۆچکەی جەزیرە و سلۆپی لە پارێزگای شەرناخ و ناوچەی کەربۆران و نسەیبین لە پارێزگای مێردین. لە ناوچەی نسەیبین هاوڵاتیان لە دژی قەدەغەی هاتوچۆ خۆپشاندانیان ئەنجامدا، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هێرشیان کرایە سەر و بەو هۆیشەوە ڕوبەڕووبوون لەنێوان هەردوو لادا ڕوویدا. هەروە لە ناوچەی کەربۆران لە مێردین کە ماوەی 7 ڕۆژە بڕیاری قەدەغەی هاتوچۆ بەردەوامە، بۆی ڕوبەڕووبوونەوەکانەوە هاوڵاتیەک بریندار بوو. لە پارێزگای شەرناخیش هاوڵاتیان خۆپشاندانێکیان بە بۆنی ساڵیادی ڕۆبوسکیەوە ئەنجامدا، بەڵام بەهۆی هێرشی هێز ئەمنیەکانەوە ژمارەیەک خۆپشاندان لەوێش بریندار بوون. لە هەمان کاتدا لە شارۆچکەی سلۆپی تەنها لە ماوەی 15 ڕۆژدا و بەهۆی ڕوبەڕووبوونەوەکانەوە 14 هاوڵاتی مەدەنی شەهید بوون. هەروەها لە هەرێمی بۆتانیش کە پێکهاتووە لە شەرناخ و سلۆپی و بەشێک لە ناوچەکانی مێردین لە ماوەی 15 ڕۆژدا 33 هاوڵاتی مەدەنی شەهید بوون کە لە نەویاندا منداڵی 3 مانگ هەیە تا هاوڵاتی تەمەن 7 ساڵ. بەپێی راپۆرتی دەستەی مافی مرۆڤی تورکیا، بەهۆی ڕوبەڕووبوونەوەکانی چەند مانگی ڕابردووەوە 124 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و سەدان هاوڵاتی دیکەش بریندار بوون. لە 16 ئابی ئەم ساڵەوە سوپای تورکیا 56 جار بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆی لە 7 شار و شارۆچکەی باکووری کوردستان ڕاگەیاند، بەڵام لە ئێستاشدا لە 6 شار و شارۆچکەی باکووری کوردستان بەردەوامە. لەلایەکی ترەوە میدیاکانی پەکەکە ئاماری شەڕ و پێکدادانەکانی ساڵی 2015 نێوان هێزەکانی سوپای تورکیا و گەریلاکانی پایەکەی لە باکووری کوردستان بڵاو کردەوە. بەپێی ئامارەکە لەم ساڵدا بەهۆی پێکدادانەکانەوە 1502 سەرباز و پۆلیس و تیمی تایبەت کوژراون و 160 گەریلاپایەکە شەهید بوون، بەڵام تا ئێستا هیچ سەرچاوێکی فەرمی تورکیا کوژرانی ئەو ژمارە سەربازی وڵاتەکەی پشتڕاست نەکردوێتەوە. لە دوای دەستپێکردنی پڕۆستی ئاشتیەوە شەڕ و پێکدادانی قورس لە 24 تەمووزی ئەم ساڵەوە لە نێوان سوپای تورکیا و گەریلاکانی پایەکە دەستی پێکردەوە. بەپێی ئاماری میدیاکانی پەکەکە لەو کاتەوە تا ئێستا تورکیا 334 جار هێرشی ئاسمانی و 144 ئۆپراسیۆنی لە ناوچە جێرجەکانی باکووری کوردستان ئەنجامداوە. لە بەرامبەریشدا گەریلاکانی پەکەکە 1133 هێرشی جۆراجۆریان بۆ سەر سوپای تورکیا ئەنجامداوە. محەممەد نەجیب NRT